إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. برایانی بەڕێز و خۆشەویستم، لە زنجیرە باسەکانی باشترین سەرمەشق رسول الله صلى الله عليه وسلم ئەمڕۆ باس لە ئارامگرتنی پێغەمبەری خوا ئەکەین، صبر النبي صلى الله عليه وسلم. خۆشەویستەکانم، ئارامگرتن، سەبرگرتن لە صیفەتی ئولو العەزمە، ئەوانەی خاوەن عەزمن لەناو پێغەمبەرانە. خوای تەعالا 5 پێغەمبەری کردوتە ئولو العەزم، يعني خاون لوتكي آرامي: نوح، إبراهيم، موسى، عيسى، محمد المصطفى، صلواتي خواي پروردگاريان لسر بي. لزور شويني قرآن خواي تعالى باسي صبر من بوكا، لزور شوينه بونمنا، يعني خواي تعالى لسر زماني لقماني حكيم كاتي نصيحتي كركي أكا پێ ئەفەرمێ: وەصبیر، کوڕی شرینم، ئارام بگرە، على ما ئەصابەکە، لەسەر ئەوەی کە تووش دەبێ. إن ذلك من عزم الأمور، بەڕاستی ئارامگرتن لەسەر موسیبەت یەکێکە لە گەورەترین کارە گەورەکان. ئیمامەت و پێشەوایەتی لە دینی ئیسلامە لە ئادەمەوە عەلەیهی سەلام هەتا خاتەم سەڵاواتی خوا لەسەر هەموو پێغەمبەران بێ، پلەی ئیمامەت و پێشەوایەتی بە دوو شت دەستکەوتووە: بە سەبر و بە تەقوا. خوای تەعالا ئەفەرمێ: وئین تەصبروا وتتقوا فإن ذلك من عزم الأمور. سەبر و تەقوا بەیەکەوە. سورەت ئالی عیمران ئایەتی 186. هەر لەبەر ئەوە خوای تەعالا پێغەمبەرەکانی بصبر جوان كردوا، وأمرشي بخاتمي بيغمران كردوا محمد صلى الله عليه وسلم كأول أخويا جيب جيبك. سورة أحقاف آياتي 35 خواي تعالى فرمي: واصبر أي محمد، واصبر كما صبر أولو العزم من الرسل. توش آرام بقرا وكو چون أولو العزم بيغمراني بيشي تو آرام قربون، توش وك أوان آرام قربا. واصبر لحكم ربك فإنك بأعيننا، آرام بقرا لسر حكمي خواي پروردگار، يعني قضاي خواي پروردگار، قسمتي خواي پروردگار، أجلي خواي پروردگار، هر شتيك للعين خوا وحاته وحكمي خواي. آرامي لسر بقرا فإنك بأعيننا، دڵنیابەتۆ لەبەر چاوی ئێمەی، يعني چاومان لێتە، يعني هیچ کەسێ لە خواون نابێ، خوا خۆی ئەزانێ چییە کاو چی ناکاتر. زۆر بێتاقەتمە بەو ئارام بگرە و بەردەوام بە سوورەتی طور ئاەتی 48. تەنانەت سوورەتە یەکەمەکانی قورئان لە دوای طبعا اقرأ باسم ربك سوورەتی مدەثیر دابەزی. هەر لەو سوورەتە ئاەتی 7 خوای تەعالا پێغەمبەر ئاگادارەکاتەوە کە ئەم پێغەمبەرایەتی تۆیە بەبێ سەبر ناکرێ، بويا فرمي: ولربك فاصبر، ولربك فاصبر. هر لبر اويا بيغمر صلى الله عليه وسلم كاتيت شو لاي لقال خديجة خيزانيا سرتاي بيغمر آياتي خديجة بردي وتي بابتشين برز با او بياوي ك لكاتي برل إسلاما لسر ديني إبراهيم ما بو ورقي كري نوفل كخزمي خديجة بو فرمي بابروين برسيا بأو بكين لسر أم موضوعي إن كاتيت شون لاي ورقة فرموي
ئەمەی کە تۆ باسیەکەی ئەمە ئەو وحیەیەوە بۆ پێغەمبەر موسا هاتووە، يعني ئەمەی کە تۆ باسیەکەی بۆیە خۆزگا تۆ تەماشای ئەم قسە بکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبعا چاوەڕان ئەوە نییە کە ئەم قسە ڕوبەڕووی بێتەوە، ئەم قسەی بۆ بکرێ. فەرمووی خۆزگا گەنجە بووم، ئەو طبعا پیر بوو چاویشی نەما بوو. فەرمووی خۆزگا گەنج ئەبووم کاتێک قەومەکەت دەریان ئەکردی بەردبارانیان ئەکردی من بوو بمایەتە قەڵغان و هاوکارت. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بۆ دەریش مەکەن، يعني من ئەم پەیامی خوام پێیە بۆیان بۆ دەریش مەکەن. فەرمووی هیچ کەسی ئەم پەیامەی نەهاوردووە قەومەکەی دەربەدەری نەکرد، چونکە ئارەزووی خەڵک لەگەڵ ئەم پەیامە ناگونجێ، ئارەزووی خەڵک لەگەڵ ئەم دینە ناگونجێ. لەبەر ئەوە ئەبێ ئاگامان لێ بێ. طبعا ئاەت لەسەر سەبر زۆرە، ئاەتمان زۆرە لەسەر سەبر. ئەبێ بزانین ئێمە ئەم شەریعەتی ئیسلامە هەر لە سەرەتایەوە هەر لە لا ئیلاهە ئیلا الله و محەممەد ڕەسوول الله و نوێژ زەکات حەج ڕۆژ و ئەمانە هەر هەمووی با بزان سەبری گەرەکە. ئێستا ئێمە دانوشین بە ڕۆژوین برسیمانە تینیمانە سەبری گەرەک. کەس ناتوانێ بەردەوام بێ لەسەر شتێک بۆ بێ سەبر. مواجهەی ڕوبەڕووبوونەوەی قەدەرەکانی خوا، تەسلیم بوون بە قەدەری خوا و ڕازی بوون بە قەدەرەکانی خوا بەخوا براینە ئەهلی سەبر نەوێ بەرگەی ناگرێ. سەبری گەرەکە. ناڕەحەتیەکان و لێڵیەکانی ئەم دنیایە، ناخۆشیەکانی ئەم دنیایە، برسیەتی و تینوێتیەکانی ئەم دنیایە، قەرزکردنەکانی ئەم دنیایە، یعنی هەموو خەموخەفەتەکانی ئەم دنیایە براینە بەبێ سەبر ناکرێ. بۆیە سەبر زۆر مهمە. هەر لەبەر ئەوە خوای تەعالی ئەمری کردە بە ئیماندارانیش لە سوورەتی بەقەرە ئاەتی 153 ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا استعینوا بالصبر والصلاة إن الله مع الصابرين. بۆ ئەوەی دایم خوات لەگەڵا بێ ئەبێت تۆ نوێژ و سەبر بە یەکەوە ڕەبت بکەی بۆ ئەوەی خوات لەگەڵا بێ. یعنی نوێژ و سەبر، تەقوا و سەبر. چونکە خوای تەعالی لە ئاخری سوورەتەکە فەرمێ إن الله مع الصابرين. خوا لەگەڵ ئارامگرانە. حەز ئەکەی خوا لەگەڵ تا بێ ئارامگر بە، حەزەکەی خوای گەورە لەگەڵ تا بێ ئارامگر بە. پاداشتی ئارامگران زۆر زۆرە. يعني ئەوەنە باسی کردو خوای تەعالی نازانی کام ئاەت باز بکەی. بۆ نمونە لە سوورەت فورقانە خوای تەعالی باسی صفاتی عیبادی ڕەحمانەکە لە ئەخیرە ئەفەرمێ هەر کەسی ئەم صفاتانەی تیا بێ أولئك يجزون الغرفة. غرفة يعني طبعا مالكي جورا قصركي جورا لبهاش بما صبروا بهوي أو آرام قريي كقرتيان ولنجزين الذين صبروا أجرهم بأحسن ما كانوا يعملون. سورة نحل آياتي 96 إني جزيتهم اليوم بما صبروا أنهم هم الفائزون. آياتي سطو ينزي سورة مؤمنون. لكوتايي يعني أمانة آيات كان زور لمبارو بلام أما بس كإيما قولم آياتي سورة الزمر بقرين آياتي دخواي تعالى فرمي إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. يعني أواني كآرام قرن پاداشتكانيان أو نزور هيج حسابكي نية. يعني ناتواني بيجي يك بدا، ناتواني بلي يك بحوصد، حسابي نية. خوای تعالی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەسەرهاتی پێغەمبەرەکان باسەکات دانە دانە تا پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری ئارامگری بکە. پەروەردەیەکە خوای تعالی، پەروەردەیەکە باسی ئەیوبی بۆ ئەکا لە قورئانە. سورة صاد آياتي 44 إنا وجدناه صابرا. أم پیاوە 18 دانە ساڵ بە نەخۆشیەک و ئەیناڵان هەرچی مڵک و سامان و ماڵ و مناڵەیە خوای تەعالی لێی سەندەوە، بەڵام إنا وجدناه صابرا. دوای ئەوە خوای تەعالی چاکی کرد و هەمووی پێبەخشیەوە جارێکی تر. باسی ئیسماعیلمان بۆ ئەکا خوای تەعالی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسیەکە لە سورەتی صافات آياتي 102 أفرمي قال يا أبتي افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين. طبعا
يعني براستي اوي بسري ابراهيم واسماعيل هاتوا لم لقطة لم شوينا لم ديمنا مستحيل صبر بقدين لسري يعني خواي تعالى امر بتاقانيكي اسماعيل ابراهيم كافر من سري ببرا تسيك يعني دواي طبعا ناڕەحەتێکی زۆر يعني زۆر جار باسمان کردووە پاشان ئەم گەنجە یەشتان مێرد مناڵێکە کاتێ باوکی پێی ئەڵێ ناڵێ باوە تۆ لەوانەیە وان نەوێ لەوانەیە ئەڵێ باوە گیان افعل ما تؤمر إن شاء الله ستجدني إن شاء الله من الصابرين يعني چقۆ بناتە ملی زۆر قورسە ئەمە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسەکە خوای تعالی تا پێغەمبەر فێری سەبر بکە باسی یعقوبی بۆ ئەکا کە لە ناڕەحەتترین کاتە کە خوای تعالی مناڵە کوڕەکەی يعني لێ دوورخستەوە قال بل سولت لكم أنفسكم أمرا فصبر جميل نك صبر جميل يعني صبرك جوان زانایان ئەڵێن چل دانەسا صبری کرد چل ساڵ براینە چل ساڵ آخر ڕۆژێ نییە دوو نییە سێ نییە چل ساڵ خوای تعالی دوای چل ساڵ کوڕەکەی بۆ هێنایەوە يا يوسف عليه السلام براكاني طبعا اوي براكاني كرديان دار حقي زور قوربو افرمي قال انا يوسف وهذا اخي من يوسف ببراكاني لكوتايا من يوسف امش بنيامين براما قد من الله علينا انه من يتقي ويصبر فان الله لا يضيع اجر المحسنين هركسي تقواي خواي هبه وصبر بقري انا معنوت امامه لدينا بمدو انا دسكوي تقوى وصبر هر کەسێ تەقوای هەبێ و سەبری هەبێ خوای تعالی ئەجری محسنەکان نافەوتێنێ طبعا ئیتر خوای تعالی باس بۆ پێغەمبەرەکان صلی الله عليه وسلم با نەزانی هەر تۆی بەدرۆ ئەخرێتەوە بەخوا قەومەکانی پێشی تۆ پێغەمبەرەکانی خۆیانیان بەدرۆ خستووەتەوە بەڵام پێغەمبەرەکان سەبریان گرتووە تەحملیان کردووە ئەمە هەمووی بۆ تۆ باسەکەین كلا نقص عليك من أنباء الرسل بۆچی خوای تعالی فەرمی هەموو بۆ تۆ باسیەکەین بۆچی ما نثبت به فؤادك تا ضلت ثابت كين ضلت دامزراوك أي محمد صلى الله عليه وسلم سورة هود آيات 120 أم جادين زانم في غمري خوا صلى الله عليه وسلم شون برانبر بأمهم ناڕەحەتی أنا آرامي قرتوا طبعا خوش يسكانم في غمري خوا صلى الله عليه وسلم همو جوري من أم قصة زو كردما وإيسيش أي كم أوي بسر في غمركان هاتوا لنا رحتي ولنا خوشي هموي بزيادة وبتشنقات بس في غمرات صلى الله عليه وسلم بويا في غمر أفضل سيدي في غمرانا هموي بس في غمرات صلى الله عليه وسلم لكاتي في غمرايتي أي لكاتي بيجي في غمرايتي آخر بير كنبرا كابرا لدايك بوا باوكي مردوه لدايك بوا بباوك لدايك بوا يعني باوكي أم لسکی دایکا بۆ باوکی وفاتی کردووە دوای ئەوە 6 ساڵ لە تەمەنی مناڵی 6 ساڵ تێپەڕ ئەکات دایکیشی ئەمرێ بە شەرتێک 4 ساڵی هەر دایکی نەبینی هەر دایکی نەبینێ لەبەرەوەی لە دێهاتا بووە تا ڕابێ لەسەر ناڕەحەتیەکانی ژیان یعنی بابای نردوێتی بۆ دێهات کە دێتەوە لای دایکی تێر لەسەر سێنی دایکی ناخوا دایکیشی وفاتەکە ئەم جا باپیرە زۆر بە وەفاکەی کە جێی باوکی بۆ گرتبووە لە دوای 6 ساڵان کە دایکی وەفاتەکات باوکی باپیری نازی پێدا سبحان الله نازی باپیریشی لە دەسەدا لە 8 ساڵان ئەم جا کەوێتە لای مامەیەکی زۆر فەقیر حاڵ کە ناچار ئەبێ هەر بە مناڵی دەسەکا بە شوانی و بە بازرگانی و ئەوانە تاوەکو یارمەتی مامەی بدە کاتێکیش کە ئەبێ بە پێغەمبەر براینە سێ جۆر دوژمنی توش ئەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مشرکەکانی مەکە یەهود و منافقەکان لە مەدینە ئەم سێ دوژمنە قسووریان نەکردو لە ئازاردانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی بە خەیاڵی مرۆڤانە لە ئازاردان محاولیان کردو ئازاری بدەن لێدانی ناڕەحەتکردنی يعني تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچوو لە پاڵ کەعبەیان نوێژ بکە لە کاتی نوێژکردن و سوژدەبردنە ئەوان ئەڕۆین سیخوڕی ناوزوجی حیوانێک حوشتری کە ناوردیان کرد لەبان سەریە ئەبوو جەهل بڕیارێدا
بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر سەبرێ کرد هەر تەحملێ کرد ئەم جا دەستیان کرد بە ئازاردانی بە لێدانی سەحابەکانی لێدانەکان لێدانی اعتیادی نەبوو براینە لە داخکردنەوە دەستی پێ بکە حتا کوشتن لە داخکردنەوە حتا کوشتن ناچار ئەسحابەکانی ئەنارد بۆ ئەم لاو ئەولا ئەینارد بوون بۆ حەبەشە خۆی چوو بۆ تائیف ئەمجا بەمە شۆنەوەستان وتیان هەر کەسێ پشتگیری محەممەد بکە ئێمە حیساری اقتصادی ئەخەینە سەری 3 دانە ساڵ پێغەمبەری خوایان صلی الله عليه وسلم لەگەڵ ئەوانەی کە حتا کافریش بوون تەئیدی پێغەمبەریانە کردیان پشتیانە کرد لە خزمەکانی محاصرەیانیاندا 3 دانە ساڵ لە شعبی لە دۆڵی ئەبوو تاالبە نەیان ئێڵات ئاویان بۆ بڕوە نانیان بۆ بڕوە خوارد کەلپەلیان بۆ بڕوە یعنی گەر کەسێ تووزێ بەزەی هەبووە دزی بە دزیەوە شەوان شتێکی بۆیان نەنارد ئەویش ئەگەر پیان بزانایە ئەویشیان دەرەکرد لە مەکە وەزعەکە زۆر زەحمەت بوو ئەلەو سات و وەختەیە ئەلەو ناڕەحەتیە کە ئەوان حیسارێکی زۆر زۆریان خسووتە سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئافرەتێک کە هەرچی تەمەنی هەیە کردی قوربانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و دینەکەی کە خەدیجەی خێزانێتی وەفاتەکە سبحان الله لە هەمان ساڵە ئەبوو تاالبیش وەفاتەکە ئەبوو تاالبی مامەی باوکی ئیمامی عەلی کە پێغەمبەری بەخێو کرد لە دوای 8 ساڵان و پاڵپشتی تەواوی پێغەمبەر بوو ئەگەر چی کافریش بوو ئەگەر چی لەسەر دینی باوباپیرانیشی بوو بەڵام حتا سەر ئێسقان تەئیدی پێغەمبەرێ کردووە پشتی بەرنەدا بەڵ ئەویش وەفاتی کرد و لە هەمووی ناخۆشتر ئەوە بوو و دیار سەریەوە وەستا بوو نانێڵا ئیمان بێنێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەزیە کرد لە ئاخری شەبێ شایەتمانێ بێنێ تا لە قیامەتە شتێک بۆ ئەم مامە بە وەفایی بکە بەڵام نەیانێڵا ئەبوو جەهل و ئەوانە بە دیار سەریەوە وەستاون تا گیانی دەرچوو ئەمجا ئەوەی وا لە تائیف ڕوویدا کە پێغەمبەر قەت لە بیری ناچوو ئەی فەرموو عائیشە ئەوەی قەومەکەی تۆ پیان کردن قەت نەکراوە باسی تائیفی بۆ کردن چۆن لە تائیف بەردبارانیان کرد و چیان پێ کرد و چیان پێ کرد و چیان پێ کرد ئەمجا ئاخر شت بڕیاری کوشتنیاندا وتیان ئەی کوژین ئەوە بوو سەحابەکانی بەرەبەرە ئەنارد بەرەو مەدینە ئاخر کەس خۆی دەرچوو يعني آخر كسكان چونکە ئیمامی عەلی لە شوێن خۆی دانابوو ئیمامی عەلی دوای ئەو دەرچوو بەڵام لە آخر کەسەکان پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی دەرچوو بەڵام بەدزیەوە خۆتان ئاگادارن هیجرەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بووە چۆن پێشا ڕۆیشتووە بەرەو عەکسی مەدینە تا پێی نەزانن لە ئەشکەوتەی ثەورا خۆی شاردۆتەوە دوای 3 ڕۆژ دەرچووە و ئەمجا بە ناڕەحەتی و چۆن ئەوان وتویانە هەر کەسێ محەممەد و ئەبوبەکر بگرێ 100 حشتر بۆ محەممەد و 100 حشتریش بۆ ئەبوبەکر وەکو ئێستا چۆن هەر وڵاتێک قینی لە کەسێ بێ مەسەلەن ئەمریکا قینی لە هەر کەسێ بێ بڵێ هەر کەسێ بیگرن ئەوەنە پارە ئەوەنە دۆلارە درێ ئەمە پێشا قورەیش کردی بۆ ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبوبەکر بگرن ئیتر المهم بە ناڕەحەتیەکی زۆر زۆر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆچی کرد و هاتە مەدینە کە هاتە مەدینە و نەبێ مەدینە بۆی تەخت بووە کە هاتە مەدینە ئەمجا ناڕەحەتیەکان دەسی پێ کرد ئەمجا کۆمەڵە خەڵک هەبوون بەناو لەبان و ئەیانوت مسلمانین و ئەهاتن لە پشت پێغەمبەر و نوێژیانە کرد و خۆیان زۆر زۆر نزیکە کردو لە ژێریشەوە ژێربڕ بوون منافق بوون کافر بوون باوەڕیان بە پێغەمبەر نەبوو دژایەتیان ئەکرد و هەوڵی کوشتنیان ئەدا و چەند جار حتا ئاخر ساڵەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشەوەی وەفات بکە کاتێ چوو بۆ تەبوک لەوێ مؤامەرەیان کرد کەوا لە شاخێ بەری دەنەخۆر یعنی تۆ سەیرکە ئەمجا بوختیان هەڵبەستن دیعایە جارێکان دیعایە یەک ڕاگەیاندنیان دانابوو بەس دیعایانە کرد حتا مزگەوتێکیان دروست کرد بۆی بیکەنە شوێنی منافقەکان مزگەوتێکیان دروست کرد داوایان لە پێغەمبەر کرد صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا مزگەوتێکمان بۆ خوا دروست کردووە بێ نوێژی تیا بکە تا ئیتر مەبەستیانەوە بۆ ئەو مزگەوتە بکەنە شوێنی منافقەکان تا تایە کۆ ببنەوە دژایەتی پێغەمبەر بکەن صلی الله علیه وسلم خوا ئەمری کرد ئەو مزگەوتە بڕۆخێنرێ مزگەوتی ضیرار لە مەدینە هەلە کات زەمان پێغەمبەر صلی الله علیه وسلم منافقەکان دروستیان کرد ئیتر یەک تۆزێ مەجال بووایە زەربەیان لە پێغەمبەر ئەدا حتا یعنی براینە گەیشتە حەدێ مەسئلەکان خۆشەویستترین خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە عایشەیە و کچی ئەبوبەکرە یعنی تۆ بگاتە حەدێ بختیان بۆ عایشە
هەڵبەسی بوختیان وتیان عایشەمان بینیە لەگەڵ زەلامێکایان بگاتە ئەو حەدە یەک دانەمانگ پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەهل بەیتی پێغەمبەری خوا و ئەبوو بەکر و ماڵی و هەمووی ئەتلانەوە بەو بوختیانە ئاخر زۆر زەحمەتە براینە زۆر زەحمەتە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم و خانەوادەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بوختیان هەڵبەسرێ حتا خوای تعالی ئاەتی دابەزان دوای مانگی خوای تعالی تاقی مسلمانانی کرد بزان کێ ئەڕوا لەگەڵ ئەو بوختیانەیە و کێیش ناڕوا ئایا پێغەمبەر چەند سەبرەگرێ ئەبوو بەکر چەند سەبرەگرێ عایشە چەند سەبرەگرێ و هەندێک لە مسلمانان حتا منافقیش نەبوون کەوتن لەگەڵ وەزعەکە هەندێک مسلمان ئەسڵەن کەوتن لەگەڵ وەزعەکە هەندێک ئەسڵەن بێدەنگ بوون یعنی نەزانی چی بڵێن و هەندێکیش زۆر بە ئیمانەوە یعنی ئەی پێغەمبەری خوا هەرگیز و هەرگیز ئێمە شتی وا قەت لە عایشەیە بەدی ناکەین هەرگیز تا خوای تعالی بەراعەتی عایشەی دەرخست ئەمجا موامەرەتکردن لەلایەن جوولەکە جوولەکەش کۆمەڵێک سێ عەشرەت بوون لە مەدینە ئەم عەشرەتانە چی پیلانی گڵاو هەیە دوو لە ڕووی جەنابتان دوو لە ڕووی مزگەوت بەکاریان ئەهێنا بۆ لێدانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەوڵیان ئەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بشکێننەوە هەوڵیان ئەدا شکستی پێ بێنن حتا تەنانەت جاری وا بوو دعوەتیانە کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەر ئەوەی ئەمانە ئەهل کیتاب بوون ئەڕۆیشتە دەمیانەوە دعوەتیانە کرد و قەراریان ئەدا بیکوژن مەسەلەن لە سێبەر خانوویەکە دایانە ناو لەبان خانۆکەوە بەردێکی زلەیان دانابوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شوێنێکە داینشێ لەوێ بیدەنە سەر پێغەمبەر چەند جار دەرمان خواردیان کرد حتا حەدیثمان هەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کاتی وەفاتەکەیە ئەڵێ عائیشە لە بوخاریە هەیە ئەڵێ عایشە ئاساری ئەو ژەهرە خەریکە ڕیخۆڵەکانم هەستی پێکەم خەریکە ڕیخۆڵەکانم پارچە پارچەکە دوای 4 ساڵ ئەو سەحابەی کە لەگەڵیا نانەکەی خوارد گۆشتی ئەیانزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم حەز لە دەستی حیوانەکە لە ژەهرەکان کردبووە دەستی حیوانەکەەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئەو سەحابەی کە لەگەڵیا بوو خواردیان یەکسەر ئەو وەفاتی کرد یەکسەر ئافرەتێکی جوولەکە کردبووی ئیتر هەموو پیلانێکیان دانابوو بۆ ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تووشی ناڕەحەتی بکەن جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جگەلەوە کە ئەم هەموو ناڕەحەتیان آخر زۆر زەحمەتە براینە لەسەر ئەمانە هەر هەمووی و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حتا وەفاتی کردووە بە فەقیری وەفاتی کردووە جاری وا هەبووە خاتو عایشە ئەگەڕێتەوە ئەفەرمێ جاری وا هەبوو 2 مانگ ئاگر لە ماڵ پێغەمبەرە نەکراوەتەوە وەقەتیش لە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم 2 وەجبە نان نەخورا نان و زەید بێ یعنی نان و ڕۆنی لەگەڵا بێ و هەرگیز لە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەنە خورما نەبووە خورمای دەقل وەکو ئەصحابەکان ئەڵێن دەقل کە خورما خراپەکەیە قەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەنەی بۆ نەکراوە ئەوەنەی نەبووە لە ماڵە تا تێری لێ بخوا ڕۆژێکیان فاتیمە چەند نانێکی کردبوو یەکێکی هێنا بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نان گەنم چونکە هەر جویان نەخوارد گەنم نەبوو کە هێنای بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەمە چییە فاتیمە فەرمووی باوەگیان وەڵا نانمان کردبوو حەزم کرد تۆش نانێکی بخۆی فەرمووی کچە شیرینەکەم باوەڕ دێ باوکت 3 ڕۆژە تیکەی نان نەچۆتە باندەمی 3 ڕۆژە جاری وا هەبوو 2 ڕۆژ و 3 ڕۆژ نانیان نەئەخوارد دەرەچوو لە ماڵ لە برسێتیە بەردی بەستووە ناوسکی بۆ ئەوەی دەنگی نێ قۆڕەی نێ ناوسک تەماشای کرد ئەبوو بەکری شەروایە ها خێرە ئەبوو بەکر دەرچووی وەم ناوەختە تی وەڵڵاهی ئەی پێغەمبەری خوا ئەی جەنابەت فەرمووی وەڵڵا من لە برسا دەرچووم فەرمووی وەڵڵاهی منش لە برسا دەرچووم هەروەها عومەریش بەیەکەوە چنە ماڵی سەحابەیەک سەحابەکە حیوانێکیان بۆ سەر بڕێ کارێکی بچکیان هەبوو لە ماڵەوە سەرێ بڕێ خورمایان بۆ تێنێتەوە دەوڵ دەستی ڕاتۆزێت سەحابەکە ینی نەبووە جاری وا هەبووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جلوبەرگێکی بۆیە یەکێکی داناوە بۆ جەژن و جمعەکان ئەوە کە ترشی لە کاتەکان ترا کردوتە بەر بەنسبەت وەفاتی کەسوکار یعنی خەوش مصیبەتێکی زۆر گەورەیە یعنی ئەگەر تەماشا بکەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوە خێزانی وەفاتەکە بەبەرچایەوە کە خۆشەویستترین خێزانی بووە مامەی طبعا پێشە دایکی آخر دایک مردن ئاسان نییە براینە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە 6 ساڵان دایکی وەفاتی کردووە لە تەمەنی 60 ساڵیە
بەسەر قەبرەکەی بەلای قەبرەکەی دایکی ئەچێت دا ئەبەزن دەسەکا بە گریان دوای 50 ئەوەنە ساڵ فەرموویان ئەی پێغەمبەری خوا ئەگری فەرمووی داوام کرد لە خوای پەروەردگار کە داوای لێبوردنی بۆ بکەم بەڵام خوا ڕازی نەبوو چونکە ئەو بە ئیسلامەتی نەمردووە بەڵام داوام لێ کرد مەجالم بدا سەردانی بکەم مەجالی دام لەبیر ناچێتەوە باوکو دایکت نەبینی بێ با پیرە خۆشەویستەکەت پاشا ئەو مامەی کە زۆر نازی پێدای نازی باوکی پێدای ئەمجا ئەمانە هەر هەمووی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ڕیوایەت هاتووە 7 مناڵی بووە لە ڕیوایەت هاتووە ئەڵێن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 6 مناڵی بووە با بڵێن 7ەکە قاسم و عەبدوڵڵا و ئیبراهیم ئەمە کوڕ بووە ڕوقیە و ئوم کولثوم و زەینەب و فاتیمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر هەمویان بەدەستی مبارەکی خۆی ئەناتە قەبر ئیلا فاتیمە نەبێ ئەویش پێ ئەڵێن فاتیمە دوای تۆ ماوەیە کەم وەفاتەکە 6 مانگ دوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فاتیمەش وەفاتەکە براینە مامەیەکی زۆر عەزیزی بوو کە پاڵپشتێکی زۆر گەورە بوو بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کاتی مەککەیە لە جەنگی ئوحودە کافرەکان شەهیدیەکەن حەمزە ئەمجا بێجگە ئەو هەموو ئەسحابە کە لە گلێنەی چاوی خۆی خۆشەویستتر بوون لەلای بەبەر چایەوە هەمووی شەهید دەکرێن هەمووی ئەکوژرێن ئەمە زۆر زەحمەتە ئەمە هەمووی سەبری گەرەک هەمووی ئارامگرتنی گەرەکە خۆشەویستەکانم وا نەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوای تەعالی دڵێکی تری پێدابێ ئەوە تا کاتی ئیبراهیم کوڕی وەفاتەکە ئەگریێ عەبدوڕەحمانی کوڕی عەوفە فەرمێ ئەی پێغەمبەری خوا تۆش ئەگری فەرمووی بەڵێ ئەمە ڕەحمەتێکە خوا خسوێتێ ناوی دڵی ئینسانەکانەوە ئەمجا دەستی کرد بە گریان و فەرمووی إن العين تدمع والقلب يحزن ولا نقول إلا ما يرضي ربنا وإنا بفراقك يا إبراهيم لمحزونون فەرمووی چاو فرمێسکی پیا دێتە خوارەوە دڵ غەمبار ئەبێ بەڵام قەت قسەیە ناکەین خوا لە خۆمان بڕەنجێنین ئێمە بە ماڵ ئاوایی کردنی تۆ ئەی ئیبراهیم زۆر بێتاقەتین زۆر بێتاقەت چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەحمەتەکەشی وەکو ڕەحمەتی کەسێکی ئاسایی نەبووە زۆر بەبەزەی بووە بۆیە خەفەتەکەی دووقات و سێقات بووە حتى كاتي نخوشيكانيشي ابن مسعود أفرمي آخر نخوشيش هم صبري قركه ابن مسعود أفرمي شون بلاي بيغمر خلاص الله وسلم سيرم كنا خوش تايا قرتوتي على دسم دابا دسي والله نم يورا دس بمق يعني دس بيو بقرم أما نقرم بو وتماي بيغمري خوا تاكت زور قرمه فرموي بقدري دوان لأيوه خواهي قورتك تاي دعوة سرما يعني حتى نخوشيكانشي بقدري دقات بو ئەڵێ وتمەی پێغەمبەری خوا ئەمە لەبەر ئەوەی دوو جار ئەجرت بۆ بنووسرێ یعنی دووقات ئەجرەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دووقات بووە یعنی ناڕەحەتیەکانی دووقات بووە سەحابەکان ئەیگەڕنەوە ئەفەرمن پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خوتبەکانی کۆتایی تەمەنی چووە سەر مینبەر باسی عەبدەکانی خوای کرد فەرمووی عەبدێک لە عەبدەکانی خوا مخەیەری کردووە لە بەینی دونیا و لە بەینی لای خۆی ئەویش لای خوای هەڵبژارد ئەبوو بەکر لە ناو نوێژگەرەکانە بوو دەستی کرد بە گریان ئەڵێ ئەو کەسێک کە حەدیسەکە گێڕێتەوە ئەفەرمێ من شتمان ئەم پیاوە پیرە بووە گری پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی زەلامێکەکە ئەڵێ خوا مخەیەری کردووە لە بەینی دونیا و لە بەینی لای خۆی ئەویش لای خۆی هەڵبژارد لای خوای هەڵبژاردووە ئەڵێ نەمانزانی دوایی زانیمان ئەو عەبدە پێغەمبەرە صلی الله علیه و سلم ئەبوو بەکر تێگەیشت یەکسەر زانی کە پێغەمبەر ماڵ ئاوایی ئەکا خوا مخەیەری کردووە لە بەینی دنیا و لە بەینی لای خۆی ئەو لای خوای هەڵبژارد جا لەبەرەوە خۆشەویستەکانم ئێمە ئەگەر تەماشاکەین طبعا لەسەر ئەم مەوزوعە و لەسەر سەبری پێغەمبەر صلی الله علیه و سلم شت زۆرە ناڕەحەتی زۆرە یعنی ئازاردانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هەموو لایەکەوە بووە بەڵام ئێمە ئەگەر سەیری ئەم زروفەی خۆمان بکەین ئێمە ئێستا لەم زروفە لە خواردن هیچکمان کەم نییە وسائلی ئیسراحەت و ڕاحەت سەیرەکەی زۆرەوە بۆ تۆ ئێستا ئەگەر ئەو پەنکانە بکوژێنەوە سبلتەکان بکوژێنەوە هەمومان هاوارمان لێ هەڵەسیە بۆ نوێژی تەراویح سبحان الله کە لەو کاتە پەنکە نەبووە کارەبان نەبووە
لو كاتە وەسائلی خەڵک ئەو پەڕی ئەگەر گوێدرێژێکیان بواە یان ئەسپێک یان وڵاخێک لە وڵاخەکان پێی سەر بکەوتان لە بینی مەدینە و لە بینی مەکە 10 ڕۆژی خایاندووە. ئێستا ئێمە بە 7 سەعاتەی بڕین. بە قیتارەکەش ئێستا و قیتارەکە دانراوە لە بینی مەکە و مەدینە زۆر کەمتر. لێرە ئەچین بۆ حەج و دێینەوە کە جاران بە 2 مانگ و 3 مانگ ئەچوون. ئیسا ئێمە بە 2 سەعات ئەگەینە حرەم و بە 2 سەعاتش بە تەیارە دێینەوە وڵاتی خۆمان. هەموو وەسائلی ڕاحەت و ئیسراحەت زۆر بووە. ماشاءالله لەخوا بەزیابێ ڕزقی خوا زۆرە. حتا فەقیرەکانیشمان لەخوا بەزیابێ دەوڵەمەند نایەڵێن یعنی پەکیان بکەوێت لە وڵات ئێمە ئەڵێم. نەخۆشەکانیشمان خەڵک بە عام چاویان هالیان و چاویان هاپیان و بەڵام لەگەڵ ئەوەیشا ئێمە هەمومان دڵتەنگین، هەمومان دائیم قەلەقین، هەمومان غەمبارین، هەمومان مرتاح نین. هۆکارەکانیش بۆچی ئەگەڕێتەوە؟ بۆ ئەوە ئەگەڕێتەوە ئیسراحەتی ئینسان، خۆشی ئینسان نییە لە شتە دنیایەکانە، لە شتە مادیەکانە، بەڵکو لە تەقوا و لە سەبرایە. هەر کەسێ لە ئێمە ئەگەر یەتیمە و باوکی نییە، قەزم مناڵەکان یان بە یەتیمی گەورە بووە، با تەماشای پێغەمبەر کا و سوکنایی دڵی دێ. هەر کەسێ لە ئێمە غەمبارە بۆ ئەوەی کوڕەکەی لە دەستداوە، کچەکەی لە دەستداوە، باوکی لە دەستداوە، دایکی لە دەستداوە، خێزانەکەی لە دەستداوە، با تەماشای پێغەمبەر بکە و خۆشەویستی خوا. دنیا ئەوە نییە، دنیا قاعی ئیمتیحانە، تا ناڕەحەتیەکانت زیاتر بێ و سەبر بگری ئەجرەکەت گەورەترە. هەر کەسێ لەم دنیایە نەخۆشە با بیر کاتۆ لە نەخۆشیەکانی پێغەمبەر، لە نەخۆشیەکانی ئەیوب، ئیتر سەبری بۆ دێ، ناڕەحەتیەکانی خۆی نامێنێ. هەر کەسێ کەم دەرامەتە، پێغەمبەر قودوەیەتی. براینە ئەو کاتەی کە پێغەمبەر وەفاتی کرد، ئەو ڕۆژەی کە پێغەمبەری خوای وەفاتی کرد، قەڵغانەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هی غەزاکەی بە ڕەهن بە بارمتە خرا بۆ لای کابرایەکی جوولەکە لە باتی چەند تەنەکە جۆیەک. یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کاتەش کە زروف مسلمانان زۆر باش بوو و ئیمکانیاتێکی زۆر باش و بەڵام هەرچی بەهاتایە بۆ لە هەر وڵاتێکەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمووی دابەشە کرد، بەشی ماڵ و مناڵی خۆی نەهێڵاوە. سبحان الله. خۆی قەرزار بووە، لە کابرایەکی جوولەکەش قەرزی کردووە بۆ ئەوەی دەرسی ئێمە بدا. بۆیە براینە ئێمە ئەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەین بە قودوەی خۆمان و بیش زانین ئەم دنیایە جێی ناڕەحەتی و ناخۆشیە، پێویستە لەسەرمان سەبر بگرین، ناڕەحەتیەکان تەحمل بکەین تا بە ڕووسپێتی بگەین و حضوری خوای پەروەردگار. ئەم حەسیبتم ئەن تدخلوا الجنة ولما يعلم الله الذين جاهدوا منكم ويعلم الصابرين. سورة آل عمران آية 142. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.